بەوتەی شارەزایان هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە و سەرچاوی مەترسیەکانیش بڕیاری تاکلایەنەی ڕیفراندۆمە چاودێرێکی سیاسی پێی وایە پێویستە ئەو سیاسیانەی لە هێنانە ئارای ئەم دۆخە بەرپرس و بەشدارن دەسەڵات چۆڵ بکەن و بوار بۆ هاتنە پێشی دەموچاوی نوێ بڕەخسێنن بە جۆرێک حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێک بهێنرێ و هەرێمی کوردستان لەم قۆناغەدا دەرباز بکرێ. حاڵەتێکی دەرونی زۆر خراپ ئێستا بەسەر میلەتی ئێمەیانداهێنا شکستێکی گەورەیە نوسکۆیەکی گەوریان بەسەر میلەتی ئێمەداهێنا بۆیە لە قۆناغی ئێستادا پێم وایە بچووکترین کەمترین ئەخلاقی سیاسی ئەوەیە شکست خواردەکان بێنە سەر شاشە دان بە شکستی خۆیان دابێنن دان بە شکستی سیاسی خۆیان دابێنن دان بە شکستی سەربازی دان بە شکستی بەرنامە ئابوووریەکان دابێنن و داوای لێبوردنش لە خەڵکی کوردستان بکەن. کوردستان قۆناغێکی دیکە بێتە پێش کە دروستکردنی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانیە ئەو وەزعەیە کوردستان ئینقاز بکە. چاودێرێکی دیکەی سیاسی ئاماژە بۆەوە دەکات هەموو دنیا هۆشداری لە مەترسی ڕیفراندۆمدا بەڵام سەرکردایەتی سیاسی هەرێم بێگوێدانە مەترسی و هۆشداریەکان ڕیفراندۆمی ئەنجامدا لە ئێستاشدا دۆخێکی نالەبار ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە بۆ تێپەڕاندنی پێویستی بە سەرکردایەتێکی نوێ هەیە. خۆی ئەو ڕیفراندۆمەکە هەموو دنیا گوتی هەڵەیە زۆر بە خێرایی سەرنجامەکەی دەرکەوت. ئێستاش زەرەر و زیانەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاترە تا سەرکردایەتی ئێستای ڕیفراندۆم نەگۆڕدرێ بە سەرکردایەتێکی نوێ جیا لەو حیزبانی کە ئەیناوی لێنرا ئەنجومەنی سیاسی داژ عێراق ئەو دۆخەی ئێستای کوردستان بەس خزمەت بە داگیرکەران دەکا ئەوەی کە ئێستا هەیە ئەو عینادی سەرکردایەتی ئێمە کە ئەو هەموو هەڵە و شکستیان لە ئەستۆیە کە نایەن ئیستیقالە بدەن ینی ڕێی بە خەرچی تر بدەن با خۆشی ڕێ بدەن باشتر دەنا وەزع وا دەخوازی وەزعەکان بەرەوەی دەڕوا هەر لا دەدرێن. هەرێمی کوردستان لە سایی دوو حیزبی دەسەڵاتدار و پشتیوانی حیزبە هاو ئاوازەکانیان دەیان ساڵ بەرەو دواوە گەڕایەوە تەنانەت ئەو ناوچانەشی لە شەڕی داعشدا بە خوێنی پێشمەرگە پارێزران لە ماوەی تەنیا 48 سەعاتدا لە دەستچوون و ڕووبەری 36,000 کیلۆمەتر چوارگۆشە لە خاچی ناوچە جێناکۆکەکان کەوتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵ. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.